بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان لەبارەی هەوڵی لابردنی پارێزبەندی سۆران عومەر بەرفراوان بوون و ژمارەیەکی زۆری پەرلەمانتاران و خەڵک دژایەتی خۆیان بۆ سندنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ڕاگەاندووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیش دا سۆران عومەر لە شاری سلێمانی وەڵامی سەرۆکی حکوومەتی دایەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس هەروە لە ستۆدیۆی سەرەکیش دواتر عومەر عیناد ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستانمان لەگەڵ دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لەسەر جوڵاندنی کەیسی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی وڵات کە سۆران عومەر ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆی پێیامدا خستیە ڕوو. سەرۆکی حکوومەتی هەرێم داوای لابردنی پارێزبەندی لەسەر ئەو پەرلەمانتارە دەکات. سۆران عومەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا پەردەی لەسەر ئەو بەڵگانە لابێت کە بەهۆیانەوە سەرۆکی حکوومەت داوای لابردنی پارێزبەندیەکەی دەکات. ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان ئارتیە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکایەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانقێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆژیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە. بە بڕوای ئەم پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی سەرۆکی حکوومەت دەیەوێت بەلابردنی پارێزبەندی لەسەری بێدەنگی لە ئاشکراکردنی گەندەڵیەکان بکات، بەڵام ئەو بڕیاری خۆی داوە و سەرجەم ئەو مەلەفانەی لایەنە دەڵێت ڕادەستی داواکاری گشتی دەکەن. ئەوانەی بەتەنگ حکومڕانی هەرێمی کوردستانەوەن خەڵکی کوردستان سەرقاڵ نەکەن بەوەوە کە پارێزبەندی لە ئێمە بسەنەوە. ئێمە بە پارێزبەندیەوە شانازیمان نەکردو و خۆمان نەپاراستووە. ئێمە خوا پشتیوان بێ بە دەنگی زیندوو حەقیقی خەڵکی کوردستان نوێنەرایەتی خەڵکمان وەرگرتەوە بۆی دیفاعیان لێ بکەین، بۆی داکۆکییان لێ بکەین، داکۆکی لە ژیان و بژێویان بکەین. داهاتی ئەم وڵاتە لێرەیە. ئێوە بەرپرسیارن لەوەی جوابی خەڵک بنەوە کە بۆ موچەی نییە، بۆ ژیانی نییە، بۆ لە کولەمەرجیایە. ئەرچی ئێمەیە دەنگی خەڵک بە ئێوە بگەێنین. حکومڕانێتی ئاوا ناکرێت دوای 29 ساڵ. بەڕاستی عیبەیەکی گەورەیە دوای 29 ساڵ حکومڕانێتیەک بەم جۆرە بکەین نزیکەی 30 نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستانە ببینن کە ئێستا لەم دۆخا و لەم گوزەرانە پەرلەمانی کوردستان پێنجشەم کۆ بێتەوە پارێزبەندی هەڵگرێ لەسەر پەرلەمانتارێکی. بۆچی؟ سۆران عومەر ئاشکراشی دەکات لە کاتێکدا خەڵک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ژوورەوە کراوە و موچە بە موچەخۆران نادرێت و کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان پەکی کەوتووە. لە جێگەی دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان دەویسترێت دەنگی نوێنەرەکانیشان لە پەرلەمان سەرکوت بکرێت. پەرلەمانتار کە ئازادی ڕادەربڕینی نەبێ لەسەر قسەکردن لە دامەزراوەکانی حکومڕانی، بەڕاستی کاری پەرلەمانی مانای نامێنێ. ئێمە نوێنەری خەڵکین، خەڵکێک کە ئێستا لە مانگی 5 تازە دەستکراوە بە موچەی مانگی 1. خەڵکێک کە ئێستا برسیە، موچەیت خواردووە، ژیانی تەحتیم کردووە، دەتەوێت نوێنەرەکانیشی هاواری ئەوان نەگەیەنن. من ئەمڕۆ بەڵگەکانم داوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوەی جێی سەرنجە جێگری سەرۆکی پەرلەمان بە نووسراوێکی فەرمی
کەمێک پێش ئێستا وەڵامی داومەتەوە بەڵگەنامەکانی وەرنەگرتووە ئاراستەی داواکاری گشتی بکات ئەڵێ خۆت بینێرە. پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئێمە بێ بەڵگە قسە ناکەین، بەڵگەکانمان بە پەرلەمان داوە، بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان بەڵگەکانی لێوەرنەگرتووە و پێی وتووە ڕادەستی داواکاری گشتی بکات. دووپاتیشی دەکاتەوە لە قسەکانی پەشیمان نییە و پارێزبەندیەکەشی لا ببرێت یان نا لە ئاشکراکردنی گەندەڵی و بە تاڵانبردنی سامانی وڵات بێدەنگ نابێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. حەق هەبێ و بە حەقی بزانم ئەیڵێم. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاکی عومەر بەخێر بێن سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بینە سەر دۆخی هەرێم و دۆخی موچەخۆران دەمەوێت لەسەر هەوڵێکی ئێستای حکوومەت بۆ دادگایکردنی پەرلەمانتاران و لابنی پارێزبەندی دەست پێ بکەین. ئەم هەوڵەت چۆن دەبینیت؟ وەڵڵاهی ئەو هەوڵە هەروەکو ئەو هەوڵەی دەبینم کە هەندێک کەس بە ناوی دەسەڵاتی لامەرکەزیەوە خەریکن بیانێت سلێمانی دابڕن لە هەرێمی کوردستان و ڕاستەوەخۆ پەیوەستیکەنەوە. ینی کێشەی ئێمە کێشەی ئێستا بودجەی هەرێمی کوردستانە دێن لەم لاوە مەسەلەی لامەرکەزی و ئەوانە قوتەکەنەوە. من لە 100% لەگەڵ دابەزانی دەسەڵاتەکانە 100% لەگەڵ ئەوام کە ئێستا بۆ نەقڵکردنی پۆلیسێک بۆ نەقڵکردنی کارمەندێکی ئاسایی ئەبێ تقریبان 2 مانگ لە هەولێر مراجعە بکەیت و دوایی سەریش ناگرێ یا ناکرێ. لەبەرەوە من بێگومان بە لەگەڵ ئەوم دەسەڵاتی وەزیر بدرێ بە پارێزگایەک، دەسەڵاتی پارێزگا بدرێ بە قایم قامێت، دەسەڵاتی پارێزگا بدرێ بە مدیرایەک لەگەڵ شۆڕ بن. بەڵام بە هیچ جۆرە لەگەڵەوە نیم کە مەسەلەی دوی داری ئەوانە دوای قسە ئەم مەسەلەیان زەخ زۆرم کاتە لە کاتێکە حکوومەت فەشەل دێنێت لە پێدانی موچەی کارمەندەکان، فەشەل دێنێت لە جێبەجێکردنی پرۆژەکان، دێت بابەتێکی لەم چەشنە زەقەکاتەوە لەسەر پەرلەمانتارێ کە هەندێک قسەی کردووە ڕاستە. من بۆ خۆم ئەوەی کاکسۆران توێتی ناڵێم وانە، من بۆ خۆم ئەم قسانی کە کاکسۆران کردی وەک پرس ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردو ئەو دەمە لە پەرلەمان ئەمان بە نووسرا و ئاراستە کردووە. وەڵامیشان نەداویتەوە، وەڵامیشم وەرنەگرتەوە وەگلەیشم لێکرا. بەڵام تۆ ناکرێ ئەمەی کە ئێستا کاکسۆران توێتی ئەمە بۆی ناسەلمێنرێ. بۆی ناسەلمێن لەبەرەوەی تۆ وەکوایە بچی لە مەحکەمە شکات لە حاکمێ بکەیت بۆت ناسەلمێنرێ. حاکمەکە خۆی تۆمەتبار ناکات بۆ تۆ. هەموو لەم وڵاتە وڵاتی پەرلەمان نییە. ئێرە وڵاتی پەرلەمان نییە. وڵاتی چییە بڵێن؟ ئێرە بە تەسەووری من یعنی خۆ مافیەکانیش هەندێکینیان هەیە، هەندێک سیستەم و تەرتیباتی خۆیان هەیە. بەداخەوە ئێڵێم لێرە وەک مافیاش نییە. من لە مافیا خراپترین لێرە بە تەسەووری من نەیانتوانیەوە حتا وەک مافیاش سیستەمێکمان هەبێ. باش ینی سیستەمی مافیا باشترە لەو سیستەمە ئێمە. ئەی تەبیعی خۆ لێرە سیستەمێکی حکومڕانی نییە لە وڵاتی ئێمە. سیستەم بۆچی بوان نییە؟ لەبەر تۆ سێری حکوومەتی هەرێمی کوردستان بکەی ئێستا ئەم حکوومەتە یعنی کە نەتوانێت تۆ خەڵک بەچی پێویستە بەوە ئەرکەکانی خۆی جێبەجێکە مافەکانی بدەیت کە تۆ نەتوانی مافەکانی بدەیت ئیتر مەفروزە واز بێنیت بڕۆیت جێبەجێ بێڵی. بەڵام کاکسۆران من بێمە قسەکانی جەنابی کاکسۆران قسەکانی من ناتوانم بڵێم لە ساسە کاکسۆران ڕاستی کردووە. ئەم قسانەی کاکسۆرانەیکە ضمنیان ڕاستە بەس بۆی ناسەلمێنرێ لە دادگایە. ئەزای بۆچی من یەک نمونەی خۆم وێمەوە. من لە سەردەمی دوو ئیداریە بەرەوبەری گشتیەوە بەرێنان بووم. جەنابی کاک عومەر فەتاح ماوە کە زۆر پشتگیریشی کردم لەو کاتە. لێم پرسیدم کاک عومەر من 61 مۆڵەتم ماوە لەم لێرە نزیکەی لە سەدا 90 ئەم 61 مۆڵەتی ئەمە 61 بەرپرسی لە پشتە. ئێمە خەریکین بەرز ئەرز ساغێنەوە بۆ پرسەکان بۆ بەرێنان بەم شێوەیە ناکرێ. وتی بۆم ناسەلمێنرێ پێی وتم وتی بۆم ناسەلمێنرێ منیش بۆم ناسەلمێنرێ. من ئەزانم بە تەئکیدم ئەم قەڵەمە هی کاک حەکیمە. بەڵام کاک حەکیم لە دایرەی تەزیری عەقاری تۆماری نەکردو بە ناوی خۆیەوە. کاکسۆران قسەکەی ڕاستە لەوی کلیکە سوای بەس پێ دوایە بەرپرسان خاوەنی کۆمپانیا و هەمویان بەڕێی من ئەمە بۆ چوونی خۆڵان زۆربەی زۆری ئەم بەرپرسانە لە هەرێمی کوردستانە کۆمپانیایان هەیە لە مڵکیان هەیە
بەشداریان هەیە ئەسوومیان هەیە لە مەسەرەی نەوتا بەڵام هیچی بەناوی خۆیانەوەنی بەناوی خەڵکی لە بەناوی خەڵکی باشە بەس ناسەلمێنێ باشە بەس وەکو لەبەرەوەی کە یاساش سەروەرنیەوەیە ئەندە بە هیچ جۆرێک لێرە بە تەسەوری من نە یاسا سەرۆرە لە هەرێمی کوردستانە نە پەرلەمان ئەتوانێت قسەی خۆی بکە نە ئەو پەرلەمانش کە جەنابی کاکسۆران پیشتی بێبەستووە ئەو پەرلەمانەیە کە بتوانێت حکومت بێنێردەگیر گواز من بوومەلاتی بە جاری کاکسۆران ئیمزام کۆ ئەکردەوە ئەم بەڵگانە کە هەموو کە نەیتوانێت لە ساسە ناتوانێت بڵێ ئەمە بەڵگەیە ئەم بۆ چونانە ئەم گومانێک کە هەمە ئەم کرد بە واژۆی ئەندام پەرلەمانەکانم پێ ئەکۆ کردەوە داوای ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرد لەبەر پەدەمی پەرلەمانە بۆ لێ پێچینەوە کە ناتوانێت بیکە مێژووی پەرلەمانی کوردستان ئەومان پێڵێ کە ئێمە بە درێژایی لەسنەوە یەکەوە تا ئێستاکێ نەمانتوانیەوە وەزیرێک لا بدەین کاری جەنابی کاکسۆران ئەوە بوو کە بچێ ئەمە تەقدیمی سەرۆکاتی پەرلەمان بکە بڵێ کاکە پەرلەمان ناکرێت سەرۆکی حکوومەت پرۆژەی تایبەتی خۆی هەبێت ناکرێت سەرۆکی حکوومەت پاڵاوگەی هەبێت ناکرێت سەرۆکی حکوومەت هیچ کارمەندێکی دەوڵەت بەپێی یاسای خدمەی مەدەنی نابێت هیچ کارمەندێکی دەوڵەت بڵێن بزنس بکات ئەمە ناکرێت کاری بۆچی ینی بەڕێزوتت حکمی مافیا باشترە لەو حکومەی ئێستا حکومەت ئیتالیا مەسەن مافیاکان هەن وانە باشە لە ئیتالیا مافیا هەیە مافیاکان ئێستاچێ یارمەتی حکوومەتی ئەوەکەن لە کاتی لێ قۆمانیشە یارمەتی ئیتالیاندا بەڵام لێرە وەک مافیاش نییە یعنی تۆ ئێساکێ هەر قسێ بکەی لەم هەرێمی کوردستانە وەکو کابراڵێ لەسرت دەکەوێت بە گیرت دێنن سیستەمێک نییە لە وڵاتە ئەڵێ با حکوومەتی هەرێمی منە بێ دوای دێمە سەر مەسەلەی حکوومەت دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تەسەووری من حکوومەتی مافیایی باشترە لەم حکوومەتی کە ئیساکێ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەیە بە لەبەرەوەی ئێمە نەمانزانی حکوومەت دەسەڵاتداری بکەین خۆشمی لەگەڵا بێ کەمیش ئەندامی پەرلەمانی کوردستان بوو وەک پێویست نەمانتوانیوە نمونەیەکی جوان بۆ خەڵکی هەموو دنیا و بۆ خەڵکی عێراقیش پێشکەش سپاس دەکەم زۆر سپاس نیازخان سپاس بە ئامادەبوونی بەڕێزیش دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر هەوڵی کە بۆ کۆبکردنی پارلەمانتاران دەستی پێکردووە لەم کابینەوە تا بۆ کۆبکردنی ڕۆژنامەنووسان کە بەڕێزیشی پێشتر دراوی تێدادگا بەسەرەن هێمن مامەندتە بوو پێشتر کەیسی تری شەبوو یعنی ئەم هەوڵێکی مەترسیدارە بە بۆ چوونی بەڕێزت ئەم کاتتان باش ئەبێ بڵێین کە بەپێی پەیڕۆی ناخۆی پەرلەمانی کوردستان بەپێی مادەی 24 پەرلەمانتار دەکرێت پارێزبەندی لێ بسەندرێتەوە بەڵام ئەو ڕێکارانی کە بۆ پارێزبەندی دانراون بوو بەر لەوەی کە قسەکانم درێژە پێ بدەم ئەگەر فیدباکی دەنگەکەم ببڕێ سپاسدانەکەم بەڵاگەر هاوکارانمان چاکیکەن بەڵێ فەرموو بەڵێ بەپێی پەیڕۆی ناوخۆ بەڵێ بەپێی پەیڕۆی ناوخۆ ئەوە دیاریکراوە کە دەکرێت پارێزبەندی لە پەرلەمانتار بسەندرێتەوە بەڵام ئەو ڕێکارانەی کە دیاری کراوە یا ئەو دافعانی کە بۆ لێسەندنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتار دیاری کراوە ئەبێ پاڵنەری زۆر بەهێز بن زۆر کاریگەر بن لە کاتێکا بێ کە ڕادەی ئەم تاوانی کە خراوەتە پاڵ پەرلەمانتارێک زیانی تەواوی گەیاندبێ بە ڕێڕەوی لێکۆڵینەوە و بەرژەوەندی گشتی هەڵبەت ئەوەی کە پەرلەمانتاران لە ماوەی ڕابردوو خستیانەتە ڕوو ئەوەی کە بە شێوەی جۆراوجۆر سکاڵایان لەسەر تۆمار کراوە یا ئەوانەی کە کەیسی پێشوو بوون لەسەر دۆسیەکانیان ماوەتەوە ژمارەی جیاواز و جۆراوجۆر هەنتەنانەت خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستانیش ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتار سکاڵای جۆراوجۆریان لەسەر بوو بەڵام تێبینیمان کردو زۆربەی ئەو سکاڵا جۆراوجۆرانەی کە هەبوون لەسەر ئەو پەرلەمانتارانە بوون کە ئۆپۆزیسیۆن بوون و ئێستاش دیارە هەمان شێواز لەم خولەی پەرلەمانی کوردستان بە شێوازێکی تر خۆی دووبارە ئەکاتەوە بەڵام شێوازی خۆ دووبارەکردنەوە خۆنواندنەکە بە شێوازێکە کە بە تەواوی خەریکە دەسەڵاتی جێبەجێکردن هیچ هێز و ڕێکار و پێگەیەک بۆ دەسەڵاتی یاسادانان لە پەرلەمانی کوردستان ناهێڵێ و هیچ پێگە و ڕۆڵێک تەنانەت بۆ سەرۆکی یاسادانان دەسەڵاتی یاسادانان لە پەرلەمانی کوردستان نایڵێ کە خودی سەرۆکی پەرلەمانی کوردستانە لە ململانیانە تێبینیەکەین تەنانەت لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش جێگری سەرۆکی پەرلەمان ئەوێت زیاتر لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی خۆی پیادە بکە و ممارەسەی بکە و ڕۆڵ ببینی وەک لایەنێکی یەکلاکەرەوە لەو ئاراستەی کێشە و ململانیانەی کە لە نێو پەرلەمانی کوردستان خۆی بینێتەوە لەم دۆسەی کاکسۆران عومەریش بەداخەوە جارێکی تر هەمان وێناوی ململانەی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی زۆر زەق خۆی وێنە ئەکاتەوە بەڕاستی سە جگە لەو ڕەوایەتی کە ئەکرێ هەبێ لە چ شوێنەی گیانە بێت بۆ لێسەندنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتار
ئێستا پرسیاری گەورە پێویستە ئاراسی سەرۆکی پەرلەمانی کوردستان بکرێ سەرۆکی یاسادانان سەرۆکی دەسەڵاتی یاسادانان لەکوێیە ڕۆڵ و کاریگەریەکانی چین ئایا چۆن بە ئاسانی دەرفەت دەدات ڕێکارێکی هاوشێوە بچێتە ڕێوە کە ئێمە ئەزانین ڕێکارەکە هێندەی سیاسیە هێندە یاسایی نییە بۆیە ئەگەر دافعەکە یاسایی بێ بۆ بەردەستەکردنی شەرعیەت و قانون بێ جێگەی ڕێزە بەڵام ئێمە ئەزانین سۆران عومەر کاتێک کە داوای لێ ئەکرێ ئەو پێویستە بچێتە بەردەم یاسا هیچیش پێویست بۆ ناکە پارێزبەندی لێ بسەندرێتەوە بۆچی پارێزبەندی لێ بسەندرێتەوە ئایا نیەتی یاسا پێشوەختە بڕیاری ئەوە دراوەکەنەوە براو زیندانی بکرێت لەسەر ئەم بابەتانە لە کاتێک ئەمە زۆر بە ئاسانی ئەکرێ لە خانەی ناوزڕاندن یا حاڵتێکی هاوشێوە ئەگەر لە ڕووی یاسایی شۆدان پێنانی بۆ بکرێت هەژمار بکرێ بەڵێ ئەی پێ دوایە یاسا دەتوانێت ئێستا لە ڕۆڵی خۆی ببێنێ بێلان بێ لەم جۆرە کەیسیانە چووکە ڕەنگە خەڵکە بێت بڵێن بۆچی ئێستا مەسەلەن ڕەنگە شتێکی تازە بێ پەرلەمان دادگایی بکرێت لە کاتێکە مەسەلەن کەیسی ترمانەیە کەیسی مەسەلەن تاڵانی نەوتمانەیە تاڵانی خاڵە سنووریەکانمایە کەیسەکانی پێشتووری مەسەلەن لە لەزدانی خاکمان هەیە بڵێن ئەی یاسا لەکوێ بوو بۆم کەیسانە پرسیارێکی باشە ئەبێ لەم بابەتە بگەڕێنەوە بۆ سیاسەتی خودی مەسرور بارزانی طبعاً پێش ئەوەی ناوبراو کابینەکە ئاڵوگۆڕەکانی بە تەواوی ئەجێبەجێ بکە هەمومان پێشبینیمان هەبوو بۆ ئەوەی کە ئێستا ڕوئەدا وە پێتان بڵێن بە پێی پێشبینیەکانی ئێمە ئەمەی ڕوئەداس یعنی سەرەتایە ناوبراو پلان و پیلانی زۆر لەمە بەهێزتر و کاریگەرتری هەیە لە دەستپێکی دامەزراندنی کابینەکەەوە ئێمە بینیمان کە کابینەیەکی زۆر ئەمنی بوو بەشێکی زۆر لەو تیمانی پێشووی دەستگای پاراستن هێنرانە ناو حکوومەتەوە یا ئەوانەی کە تیمی نزیک بن لە خۆی و ئێمە ئەزانین هەمووی تیمی ئەنجومەنی ئاسایش و دەستگا ئەمنیەکان بوون کەواتە ئەمان هەمان سیاسەت و میکانیزم و شێوازی ناو دەستگا ئەمنیەکان جێبەجێ ئەکەنەوە و پیادەی ئەکەن و بەکارهێنان و قۆستنەوەی دەسەڵاتەکان هەر بۆ نمونە ئەگەر بێنینە سەر ئەوەی کە بۆچی سۆران عومەر لەسەر خستنەڕووی ئەم دۆسیانەی کە پەیوەندی بە کۆمپانیا تایبەتەکان و مڵکی تایبەتی سەرۆکی حکوومەتەوە هەیە بانگهێشتی دادگا ئەکرێ لە کاتێکا دایان دۆسی ترمانەیە لەم ماوەیە ئێستا ئەوەی کە پەیوەندی بە دۆسی 250 میلیۆن دۆلارەکە کۆمپانیای ڕۆسنەفتەوە هەیە کە باس لەوە ئەکرێ درابێ بە برایەکی ناوبراو حکوومەت تەنیا هات و ڕەتی کردەوە نەهات بیسەلمێنێ کە ئەم دۆسیە چۆن نەدراوە بە ناوبراو باش ئەم 250 میلیۆن دۆلارە بەکوێ ڕۆیشتووە بەڵام هیچ نەتیجەیەکی نییە ئەنجا قسەکەم لەسەر چی حتا دۆسیەی تر ئەو 1 ملیار دۆلارەی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە باس ئەکرێت لە وڵاتی لوبنانە کە پەرلەمانتارەکانی لوبنان زۆر بە ئاشکرا باسی ئەم دۆسیەیان کرد بە هەمان شێوە ئەم دۆسیە خەفەکرا لە کاتێکە لوبنانیەکان باسییان لەوە کرد لەبارەی چەندین دۆسیی تر و مڵکوماڵی تری ئەم بەرپرسانە لە ئەمریکا لە فەرەنسا لە بەشێکی تر لە ناوچەکانی تر هەمیشە بەڕاگەندرا و وەڵامدانەوەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان دۆسیەکان پەردەپۆشێکرێ کاک عومەر عینایەت کاتی خۆی لەبارەی لێکۆڵینەوەکانی بۆ فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و تەنانەت ئەمەی کە بهێڵەکانی ئینتەرنێتە چەندین دۆسی و بەڵگەی خستە ڕوو دواتر هیچێکێک لەم دۆسیانە نەخرانە ڕوو بەداخەوە سەرۆکی حکوومەت هەست بە ئیهانە ناکە هەست بەوە ناکە کە کەرامەتی ڕووشاوە بۆی هاوڵاتیان برسین نانیان نییە لە ماڵیان بیخۆن خەڵکێکێ لەم وڵاتە ئێستا نان و پیازەخوا ئەو وەک سەرۆکی حکوومەت بەوە هەست بە ئیهانە ناکە کە خەڵک لە برسا خۆی کوژێ کە کرێکار خۆی و ماڵ و مناڵی پەراوێز ئەخا لەبەرەوەی ناوی نییە بیخوا لەبەرەوەی ناتوانێت چارەسەری تەندروستی خۆی پێ بکە بەڵام بەوە پێی وایە جەنابی کەرامەتی ڕووشاوە کە ئەڵێن کۆمپانیای هەیە لە کاتێککە ئێمە زانین کۆمپانیاکان ستێرک و سەلاحەدین زۆر دەمێکە چەندین جار پێش کاک سۆران عومەریش لە چەندین شوێنی تر باس کراوە کە یەکێکیان هینێ چیربانە یەکێکیان هی مەسرور بارزانیە لە چەندین شوێنی تر بچۆ پارێزگای دیهۆک هەر کە داخڵی سنووری بادینانە بی خەڵکی بادینان لەگەڵ خۆت بەرە سۆران عومەر و پەرلەمانتارەکان و کاک عومەر لەگەڵ خۆت مەبە پەرلەمانتارەکانی پێشوو لەگەڵ خۆت مەبە خەڵکی ناوچەکە خۆیان بۆت باسەکەن کام گرت کام شاخ کام پرۆژە هینێ چیربانە کامیان هی مەسرور بارزانیە کامیان هی فلانە کامیان هی کاک فلانە ئەمە بە هەمان شێوە بۆ پارێزگای سلێمانیش بۆ ناوچەکانی تریش ئەم جۆرە لە بەکارهێنانی مڵک و ماڵی گشتی زانای قایم قام یعنی ئەم شێوازەی کوشتنی کە دواتر پەردە پۆشکرا بە هەر یەکێک لەو سیناریوانەی کە باسەکرێەوە کۆی کە خێزانەکەی باسەکەن هەمووی پەیوەندی بۆ دۆسیانی ترەوە هەبوو کە بەرەو ئاشکرابوون ئەچوون بۆیە قابلی ئەوەیە
ئەم دۆسیانە لێکۆڵینەوەی جدی لێ بکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەرلەمان لەبری ئەوەی ببێ بە ئامرازێک بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەدەست مەسرور بارزانی و تیمەکەوەی پێویستە ببێت بە پەرلەمانێک بەرگری لە مافی خەڵک بکە و لێپێچینەوە بکە بەرپرسانی حکوومەت بە مەسرور و تەواوی کابینەکە بێنێتە بەردەم پەرلەمانی کوردستان. بەڵێ سپاس دەکەم دواتە گرێم و لای بەڕێست کاک عومەر گرێم و لای بابەتێک نووسی و هەر لەسەر مەسەلەن دۆخی هەرێم و لاوازی دامەزراوەکان ئاخی زۆر هەڵەکێشی ینی ئەمە خانە بۆ پەرلەمان و بۆ دۆخی ئێستا بۆچی؟ بەڵێ وڵایە بۆی قسەکەم تاواکەم لەسەر قسەکانی ئەو بەڕێزە کە قسەی کرد ئێستاچێ من لێ لەم تەلەڤیزیۆنی ئێوەوە جارێکی کە ئەلێرا وتومە بۆیە بە ئەڵەم کە سۆران عومەر پشت بە پەرلەمان مەبەستە پەرلەمان کۆیلەی دەستی حکوومەتە بۆی قسەکانی جەنابی ینی ئێستا کۆیلێ پەرلەمان بڵێ پەرلەمان کۆیلەی دەستی حکوومەتە حکوومەت کۆیلەی دەستی حیزبە حزبیش کۆیلەی دەستی چەند بنەماڵێ باش ئیتر لەبەرەوە ئەمە زۆر وازیحە لەبەرەوە چیان قەرارەدەن لە وڵاتە بنەماڵەکان قەرارەدەن لە وڵاتە لەبەرەوەی من بە تۆ ئەڵێم ئەم وڵاتە وڵاتی سیستم و نظام و قانون نییە من زۆرم وتووە لەو وتارە من دێمە سەر وتارەکەی خۆم ئێمە نەمانزانی حکومداری بکەین بۆ هەر لە ساڵی 91 پیا هاتووم باسی بابەتێکی بچووکم کردووە کە من چووم لە بەرەی کوردستانی ئەو دەمە دەمی بەرە بوو هەرمانە جارێ حیزبێک بەرێ بڕێەوە چونمەتم 2000 نارم بدەنێ بە ئەو چاڵ و چۆڵی نێوان هەڵەبجە سەیساق پڕکەمەوە بەر گول لە تۆپەکانی شەڕی ئێرانی عێراقی پێوەیە 2000ەکەم وەرگرت دەخیلالی فەکی فترێکی کەمە هەفتەیە بوو 10 ڕۆژ بوو چووم تیمێکم بۆ دروست کرد و لیژنەیەکم بۆ پێگەێناو ئەو کاتە هیچ کەرەسەوە مەرەسە لە بەردەستانە بوو تراکتۆرێکم گرت و نایلۆنم کرد بە ڕووپۆشی ناو تراکتۆرەکە و چە و لم و چیمەتەوە متێکم حاضر کرد لە هەفتەیەکە خۆم بەردەم دانا بۆ بینی بۆەوەی چاڵەکان سیارە نەچێ بەزەر قیر نەبوو کاتە چیمەتەوە کۆمپلیتەوە دوایی تەواوم کرد ئیشەکە و چوم لیژنەیەکم هێنا لە شارەوانیەکانەوە سێری ئیشەکەیان کرد و کۆنوسێکم پێکردن و بردنەوە بۆ بەرەی کوردستانی دۆسیەکە مانێ و 180 ناریشی ما بوو وتم کاکە ئەوە ئیشەکەم کردووە یەکێک بە سێری بکە ئەوەش پاکتاوی سلفەکەی وتی تۆ چی ئەڵێ وتم هاتووم پاکتاوی سلفەکە 2000 دیناریان ڕاومەتێ ئەمە مستەنەدی ئیشەکەم کە کردومە ئەوەش 180 نەک تی بابە تۆ باسی چیەک خەڵک هەیە بوو ئێرە بە ملیۆنان دینار وەرەگری وەرە نەگرتەوە وتیتە تەواو وتم وڵات چۆن وارڕوا بەڕێوە ئەبەم عەقلیەتە هاتن ئەم وڵاتیان ببڕێەوە مەفروض بوو کاتێ لە شاخ هاتنە خوارەوە بەخێر بێنەوە خەڵک لەسەر سینێکی زێڕین ئەم وڵاتی تەسلیمکردن مەفروض بوو ئەوان بڵێن کاکە وەکو جەنابی کاک نوشیروان وتی ئێمە ناتوانین ئیدارەی وڵاتە برنەوە خەڵکانی تەکنۆقرات و ئەکادیمی باش لە وڵاتە هەبوو بڵێن کاکە ئەوە ئێمە لە دەرەوە چاودێری ئێوەکەین ئێوە فەرمون ئەم وڵاتەمان بۆ برن بەڕێوە خەڵکە دڵسۆز و ئەنیشتوان بەڵام نەیانتوانین کارە هاتن چیان کرد دەستیان کرد بە داگیرکردنی ماڵ و مڵکی دەوڵەت تا ئەم لەحزەیەش کە جەنابی کاک مەسرور کە تکای لێ ئەەکەم وازە و مۆزوع بێنە چکە ئەبێتە هۆی دووبەرەشێکی گەورە لە هەرێمی کوردستانە سبێنێ چێتە ئەوەی سۆران عومەر سبێنێ چێتە پەرلەمان من ئاگادارم کە ژمارەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانەکان نایانەوێ بتوانێت لە سۆران وەربگرن پەرلەمانە بێ بە دوولەتەوە جارێکی بەرەو دووی داریمانە بە من تکا لە جەنابی کاک مەسرورەکەم تکای لێکم واوز لەو مۆزوع بێنێ خۆی بچێتە بەردەمی پەرلەمان ئەگەر ڕاستە و حەقە و پاکە بچێتە بەردەمی پەرلەمانە بیسەلمێنە بڵێ کاکە من پاکم فەرمووەم کۆمەلانە هی من نییە ئیتر خۆی ئەمە گومانیشمان هەیە ینی من بێگومانم کە هی کۆمپانیای هەیە بەڵام من بۆ ناسەلمێنێ لەبەرەوە من ناڵێم هەیەتی بەڵام کاتێ سۆران عومەر بەڕێ سۆران عومەر ئەڵێ هەیەتی بابێ لە پەرلەمانە بیسەلمێنێ کە هی نییە و بەسەر بەرزانە بچێت دەرەوە ئیتر بۆچی ئەی بەدادگا و بۆچی هەیبەتی پەرلەمانشتێنی خۆ جەریمەی نەکوشتووە خۆ پیاوی نەکوشتووە خۆ دزی نەکردووە خۆ تاڵانی نەکردووە تۆ دێی حەسانی لێسێنێتەوە لەسەر جەریمە ئەبێ حەسانە لە ئەندام پەرلەمان بچێنێتەوە نەک لەسەر قسەکردن ئەندام پەرلەمان ئازادە لە قسەکردنا بە تایبەتی لە کاتی بەردەوامی خولەکە بە پێی یاسا بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان هەر قسێ بکە بە مەرجێک شتێک نەبێ و ناوزڕانیش بێ حتا ئەو پۆبلیک فیگەرە جەنابی کاک مەسرور پۆبلیک فیگەرە هەموو کەس بۆ مناڵێکی بۆ ڕخنەی لێ بگرێ ئەبێتە هەمووی ڕخنەکە بکە بێتە سەر حکم پیان بڵێ بێتە سەر بەردەمی پەرلەمان پیان بڵێ کاکە من ئەم شتانە بەنای منەوە نییە دێمەوە سەر وەڵامی ئەوەی جەنابەت کە باست کرد دەستیان کرد بەم داگیرکردنی ماڵ و مولکی دەوڵەت دوای گومرگەکانیان برد دوای ئەوە هاتنەوە اینجا چوونەوە بەغدا ئێمە حکوومەتێکی سەربەخۆی خۆمامان هەبوو چوون بۆ بەغدا لە بریەوەی داوای خاککەن ئەوان هاتن داوای پارەیان کرد پاریان بەغا وەرگرت بیریان چوو ئێرە دەسەڵاتی کوردیە بیریان چی ئێمە بەرەو سەربەخۆیە چین
ئەم وڵاتیان بەو شێوەیە برد بجێ لە حەفەکەی بەغا لە بریەوەی بچن دیهاتەکان ئاوادان بکەنەوە لە بریەوەی هاتن دەستیان کرد بە ئاوادانکردنەوەی شارەکان بڕی پشتی اقتصادی کوردستان دیهاتەکانە ئەمان هاتن لە شارەکان و دەستیان پێ کرد شارەکانی چی دهۆک و سلێمانی و هەولێر دهۆک و سلێمانی و هەولێر هەرچی ئاوارەی شەریتی حدودیە لە بینی ئێمە و کە پێ بڵێن ناوچە داگی کراوەکان ئەوانە هەموو هاتن بەرەو ئەم منتیقانە ئەوەی لە ڕۆژهەڵاتە هات بەرەو ئێرە ئەوەی لە ڕۆژ ئاوایە هات بەرەو ئێرە بە تەواوی دانیشتوانەکەی تەرکیبەی اجتیماعیەکەشی تێکچوو ئەو ناوچانەی نیزاعی لەسەر لەوێ بەجێما بۆ عەرەب و بۆ تورکمانەکان ئەو ناوچانەی کە نیزاعی لەسەر لە سووریا بەجێیان هێشت بۆ عەرەبەکان و بۆ پتوندڕەوەکان ئەو لە ئێرانیش بە هەمان شێوە کەواتە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و بە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاواشەوە چڕکراوە لە سێ پارێزگای سێ پارێزگاش چی باوڕێ حکوومەتێک کە هیچی نییە حکوومەتێک کە خاوەنی زەوی نییە حکوومەت خاوەنی بینانی سێرم حکوومەتە خاوەنی چییە حکوومەت خاوەنی بیناکانی خۆیەتی زایدن ئەو پارەی لە بەغداوە دێ زایدن ئەوەشی کە لە دەستی کۆمپانیەکان ئەمێنێتەوە ئەمێ ئەجنا حکوومەت مەفروض بوو ئێستاکێ بیتوانێت لەو هەموو پرۆژەی کە لە هەرێمی کوردستانە دروستکراوە بۆ نمونە پرۆژەی کارەبا ئێمە پێمان کاکە پرۆژەی کارەبا مەدەن بەکەتی تایبەت خۆتان دروستیکەن 2 ملیار دینارە خۆتان دوو محەڵی کارەبا تەولید لەبەرەوە ئێستاکێ ئەیانتوانی کارەبانەکە مەبوورە بە بێتەواوی زۆر بە کورتیکە بەخۆ خۆت مەمە بابەتەکە وروژە بۆ نمونە 250 هەزارێکی دونیشتە جێبوون لە هەرێمی کوردستان دروستکراوە حکوومەت دەیتوانین لە ساڵ 20 ئەمانە هەری ئەو بێ ئێستا داهاتەکەی بۆ گەڕایەوە دەیان کارگەی ئاسن و چیمەنتۆ و چی لە هەرێمی کوردستان دروستکراوە ئەیتوانی ئەوە بێت وێزگەی ئەوانەی پرۆژەکانی مۆبایل و ئینتەرنێت بۆچی حکوومەت ناتوانێت خۆی خاوەنی ئەمانە بێ بۆ ناتوانێت 200 ملیۆنێک و 250 هزار کارمەندی ناتوانێت ئەمانە بێ چی ئەمانە بڕێ هەر ئەو مۆزەفانی کە لای حکوومەت مۆزەفن دوانیۆرە ئەچن و پرۆژانە بۆ سەرمایه‌دارەکانە من بڕێەوە ئەی حکوومەت خۆی نێتوانێت ئەمانە بڕێەوە ئێستا نەپێویستی بە نەوتە بوو نەپێویستی بە داهاتی بەغاشە بوو نە بەو شێوەیەش بە تەخازن و تەنازلەوە ئێستاکێ بچیتە بەردەمی چه حکوومەتێ کە دان بە بوونی کوردانانێ دان بە وجودی کوردانانێ ئێستا بچی بە تەنازل و تەخازن بۆچی بچی لە بروی مفاوضاتی خاکەی بچی مفاوضاتی پارە سپاس دەکەم دەکرێن وڵات ناوەڕێکمانێت دواتر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت دەکەن وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم تۆپ
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆڕ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز نیاز خەم گەرم و لای بەڕێز ئێستا چارەسەر بۆ دۆخیێرم چییە مەسەڵەن ئەگەر پەرلەمانتار حەسانەی لێ بسەندرێتەوە خەڵک موچەی نەبێ دامەزراوەکان لەلایەن مەسەڵەن پارتە سەڵاتدارەکان وەکو بارمتە سەیر بکرێن. ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینەیە بانگەشەی بۆ کردووە لە چاکسازی لای کەم پێویستە خۆی پێوی پابند بێ لەسەرکردە پلەیەک و باڵادەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دا ئەوە لە یادت بێ ئەمڕۆ یادی شەهیدکردنی سەردەش عوسمانە بەشێکی ئەوانەی کە ئەمڕۆ لە دەسەڵاتن و ناوە ناویانە هێنرێ لەم بەرنامەیە بەرپرسیاری یەکەمن لە شەهیدکردن و تیرۆرکردنی ناوبراو لەژێر سایەی ئەوان کە ئەمڕۆ هەرە و کەسانە دێن سکاڵا لەسەر سەردەش عوسمان لەسەر سۆران عومەر تۆمارەکەن هەر لە سەردەمی باڵادەستی ئەمنی ئەوان سەردەش عوسمان بەناو چەندین سەیتەرە برا لە مووسڵ تیرۆر کرا دواتر هەر بە سیناریۆ دەستگا ئەمنیانە کەسێک هێنرا بە ناوی هیشامەوە گوایە بکوژی ناوبراوە دواتر هەر لە ڕێگەی دادگاوە دەرکرد ئەم کەسە پێشەوەی سەردەش عوسمان تیرۆر بکرێ تەنانەت وتەی لێوەرگیراوە لە ڕێگەی لێکۆڵینەوەەوە بۆیە ئەم جۆرە شتانە بەڕاستی کاتی ئەوە نیە خەڵکی هەرێمی کوردستان بەم جۆرە بابەتە لاوەکیانە فرامۆش بکرێن و لە سەروی ئەو دەسەڵاتە بنەماییە شەرعیانەی کە هەیە ڕەفتار بکرێ پێویستە ئەوانەی کە لە ناو پەرلەمانی کوردستانن بەتایبەت زۆرینەی پەرلەمانی بە ناوی دیموکراسیەتەوە استغلال نەکرێ بۆ تۆڵەکردنەوە یا سەرکوتکاری ئازادی ڕادەربڕنەوەی کە لە بەرامبەر کاک سۆران عومەرە کرێ چۆن ئەوەی لە بەرامبەر سەردەش عوسمان کرا خواست و ئامانجەکە ئەوە بوو کە هەر کەسێکی تر لە ڕۆژنامەنووسان بێدەنگ بکرێن سەرکوت بکرێن ئەمەی لە بەرامبەر کاک سۆران عومەریش ئەکرێ بۆ ئەوەیە بە هەمان شێوە پەرلەمانتارانی تر سەرکوت بکرێن بترسێنرێن هەر جوشەیەکیان وت ئیتر حیسابی ئەوەی بۆ بکەن کە داواکاری گشتی بەکارهێنرێ دادگا و داواکاری گشتی ئەمە ڕێزمان هەیە بۆ ئەو دادوەر و ئەندامانی داواکاری گشتی کە بەڕاستی ساڵانێک کە ئێمە ئەیان ناسین خەڵکی سەرڕاستن خەڵکی دەستپاکن ویستویانە چەندین داوا بجوڵێنن بۆ ئەوەی کە مافی گشتی بگەڕێنەوە بەڵام ڕێگریان لێ کراوە بەشێکیان هەڕەشەیان لێ کراوە کە ئێمە خۆمان لە کۆڕ و کۆبوونەوە دانیشتەکانمان لەگەڵیان ڕاستەوخۆ بابەتانیان پێوتوین یاخود لە میدیاکانەوە باسییان کرد یا بەشێکیان دەستیان لە کار کێشاوەتەوە بەڵام بەداخەوە لەوەتەی بارودۆخی کۆرۆنا هاتۆتە ئاراوە ئێمە بینیومانە کە استغلالی ئەم بابەتە کراوە دەسەڵاتی جێبەجێکردن چەندین دۆسەی جوڵاندووە کە دۆسیەکان بەڕاستی ناڕەوا و ناحەق بوون هەمووی لە چارچەوەی ئازادی ڕادربڕین بوون کە چی ئەوان بە تەشیر هەژماریان کردووە چەندین ڕۆژنامەنووسیان دەستگیر کردووە جیا لەوە سەرۆکی حکوومەت سکاڵای لەسەر کاکێمن لە ماوەی ڕابردوو جوڵاند بە هەمان شێوە کە ڕێگەیان نەدا ئازاد بکرێ بۆیە پێویست هەواز لەم دۆسیانە بێنن و دادگا لەبری ئەوەی بۆ تۆڵەکردنەوە بەکاربێنرێ پێویستە بۆ پرسی دادپەروەری زیندانیکردنی تاوانباران گەندەڵکاران بەکاربهێنرێ پێویستە ئەوانەی خیانەتکارن لە دۆسیەکانی ڕابردوو ڕاپێکی بەردەم دادگا بکرێن و داواکاری گشتی ئەگەر قەرار وابێت لە پێناو بەرژەوەندی مافی گشتی سکاڵا بجوڵێنێ پێویستە ئەوەی لەبەر چاوبێت کە پێویستە مافی گشتی بپارێزێ و بەرگریکار بێ لەو هەموو سەرپێچی و تاوانە گەورەی کە هەیە نەکبێت دەسەڵاتەکانی بۆ ئەم بابەتە بەکاربێنی یا خەڵکێک زۆر لە تیمێک بکەن لە ناو داواکاری گشتی بۆ جوڵاندنی ئەو دۆسیانە تا چەند ئەو دۆسیانە بە وچوونی بەڕێزیش تاوڵێکە بۆ شاردنەوەی شکست لەوەی کە نەتوانن موچە دابین بکەن ئەوەتان نزیک لە 2 مانگ نزیک دەبینەوە تەنها وەزارەتی تەندروستی موچەی وەرگرتووە چاوەڕێی بەغدادن کە موچەکان بۆ بنێری یان تا چەند بۆ شاردنەوەی ئەوەشە ینی جوڵاندنی ئەم دۆسیانە پێش هەموو شتێک بەدەل لە جوڵاندنی ئەم دۆسیانە بابەتێکی گرنگتر هەیە ئەمێ بیڵێم پارتی و یەکێتی بە هەموو ئەو ڕەفتارانی کە لە ماوەی ڕابردوو کردویانە ڕەفتاری خەڵکی کوردستان نەبووە تەنانەت لە پەرلەمانیش لە کاتی هەڵبژاردنەکان هیچ کات زۆرینەی
ڕەهایان نەبووە تا بتوانن نوێنەراتی دەنگی تەواوی خەڵکی کوردستان بکەن بەڵام ئەو خەڵەت و خیانەت و تاوانانەی ئەم دوو پارتە کردویانە بە تێکڕای بەرپرسەکانیان دواتر بۆتە مۆتەکەیەک بەسەر ژیانی خەڵکی هەرێمی کوردستانەوە بۆتە تێکدانی ئابڕووی هەرێمی کوردستان لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی هەرێمی و تەنانەت نەبوونی پەیوەندیەکی دامەزراوەی لەگەڵ حکوومەتی عێراقیش کە ئێستا جارێکی تر ئەم هەڵەی سیاسەتە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەیەدا ئەگەر نا ئەوە تا تۆ سەرۆکی هەرێم بڕوانە ماڵەکەی 400 دۆنەم زیاترە ئەوە تا بچۆ لە دەوروبەری ماڵەکەی ئەو هیچ بینایەکی بەرز نابینی لەبەرەوەی ڕێگە نادەن هیچ بینا و باڵەخانەیەکی لەوە بەرزتر هەبێ 5 دقە ئۆتۆمبیلەکە دەبەردەم ماڵی سەرۆک پەکی بکەوێ خێرا بە ئۆتۆمبیلێکی بەرزەوە دێن سارەکەت ئەبەن نایهێڵن لەوێ چەندین دۆسەی تر بڕۆ کێ ئەتوانێت بچێتە سەری ڕەش ئەگەر بەڕێ شوێنێکی ئەمنی زۆر زۆر تایبەت و تونند و تۆڵ نەبێ بۆیە ینی ڕادەی ئەو گەندەڵیە و بەکارهێنانی مڵک و ماڵی گشتی ڕنگدانەوەی تەواوی هەیە بۆیە ئەو سیاسەتی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش بەرهەمی ئەم خراپ بەکارهێنانەیە خۆ ئێمە ناڵێن حکوومەتی عێراق حکوومەتێکی شەفافە حکوومەتێکی بەدەر نییە لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە گشتیەکانی بەڵام ئەوەی کە دەرەنجام کەوتۆتەوە بەهۆی نەبوونی ناشەفافیت دەست بە سەرداگرتنی مڵکی گشتی با سەرۆکی حکوومەت پێمان بڵێ ئەو داهاتە زۆرەی کە بەر لە دابەزینی نرخی نەوت لە عێراق و لە جیهان دروست بێ پێمان بڵێ ئەو نەوتەی کە ڕۆژانە فرۆشراوە چنێک بەخۆتا پەرلەمانتاران پێمانەڵێن چنێک بەرمیل نەوت ڕۆژانە فرۆشراوە لە هەرێمی کوردستانە چۆی بە تەنکەر براوە چۆی لە ڕێگەی بۆڕینەوتی کوردستانە فرۆشراوە چێەوەی کە پەیوەندی بە گرێبەستە 50 ساڵێکەوە هەیە زیاتر لەوە داهاتی ناوخۆی بڕوانە داهاتی وەزارەتی ناوخۆی کە پەیوەندی بە هاتون و چوون و ڕێکاری گشتیەوە هەیە بەس ئەوەی کە مانگانە لە خەڵک ئەسێندرێ لە ڕێکارەکانی ئۆتۆمبیل ڕێژەیەکی ئێزگار زۆرە بەشی داهاتەکە ئەوەی کە لە باجی ڕسوماتە بە هەمان شێوە بۆیە حکوومەتی هەرێم نەیتوانی بە هیچ جۆرێک لەگەڵ ئەو بانگەشانەی بۆ شەفافیت و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کردوێتی بچێتە بواری بەڵێنێکی ڕاستەقینەوە سپاس دەکەم کە ئۆمەر گەرم وڵای بەڕێزت لەسەر دۆخی ئێستا و موچە چارەسەر چیە کە مەسەرەن موچە نەوێ بەڵام پەرلەمانتار دادگایی بکرێ ینی چارەسەر چی ینی لەبری ئەوەی کە خەریکی دادگای بن خەریکی موچە بن باشتر نییە واضحە ینی کە ئەو شتە ئەجوڵێنرێ بۆ ئەوەیە بڵێن نظری خەڵک بەلای ئەو بەتا بڕوا خەڵک بەسەر ئەوە سەرقاڵکە تۆزێک کەمێک بە مەسەرەی موچەوانێن لەبی بچێتەوە ئەمان بە تەسەوری من ئێمەی دیعای دروستکردنی حکوومەتمانە کرد و من خۆزگەمە خواست ئەو حکوومەتمان دروست کردە ئێستا بەغدا ئێمە تەلاقەیە ئێمە خۆمان تەلاقە وەرناگرین ئێمە خۆمان کاتی خۆی بۆچی بەغدا تەلاقی داونی ئێمە ویسمان بەغا تەلاق بدەین کاتی خۆی ویسمان کە سەر بەخۆی ڕابگەین ویسمان بەغا تەلاق بدەین ئەوە بوو خیانەتی 16 ئۆکتۆبەر هات بەسەرا و کەسیش نەدرا بە دادگا و داواکاری گشتی ژە قسەی نەکردو لە سا 50 خاکی هەرێمی کوردستانیش درا بەدەست دوژمنانی کوردەوە و دەوڵەتی ئێران و حەشدی شعبی و کێوکی هاتن و ئەو بکەڕووکیشمان لەدەستا و خانەقین و مەندەلی و هەتا ئەو کوشتەری تەحدودیەکەی ئەڕات ئەو منتیقەداکەم هەمان لەزا نەداواکاری گشتی جوڵان نەخۆشیان وعدیان ناوتیان نەبێ ئەمانەی کە خیانەتیان کردووە لە 16 ئۆکتۆبەرە هەر لە شنگارەوە بیگرە هەتا کەرکووک و هەتا خانەقین کەس نەدرا بە دادگا ئێستا چییە پێتاتانە سۆران عومەرێکی فەقیر ئەندامێکی پەرلەمان و مافی قسەکردنی ڕێگەی قسەکردنیشی لێگرن وازی لێبن بە قسەی خۆی بکە خۆوەر قسەیە بە تەسەوری هەر قسەیە و وەکو نیازخانوتی هیچ جۆرە ئەنجامێکی نییە لەبەرەوە ئەنجامێک نابینین لە من بێگومانم لەوە هیچ ئەنجامی نابێ بە تەسەوری من نیان وروژاندا ئەنجام پارتی یەک سیفەتی هەیە قارەمان دروستەکە ئەوە من جارێک بە دکتۆر فسەسۆفی وتم حیزبەکەی ئێوە بەس خەریکی قارەمان دروستکردنە یەن لە ناو پەرلەمانە بەش یەکیانە بەرشەق ئەیکەن بە قارەمان و دوای دەنگی زۆرین کەسێک قسەیەکە ئەچن هێرشی گەورەیەکەن زۆر بێن بە دادگا ئەیکەن بە قارەمان و بیانەوە نیانە سۆران خۆی قارەمان و بەس قارەمانتریان کرد قارەمانتریان کرد قارەمانتریان کرد ئەو بێگومان بە سۆران عومەر لە ڕووی معنەییەوە لەم مەبەتا زەرەر ناکا پارتی زەرەری لێکا هەڵەیان کردووە بە تەسەوری من ئەم مەوزوع دیزەبە دەربخۆنەکەن و وازی لیبن زۆر باشترە بۆ خۆیان من نەسیحەتێکی برایانە بۆ ئەوانەکەم وازی لیبن باش سەبارەت بە بەغداد پێوەست بە موچەش من ئەڵێم بەڕاستی شەرمەکەم ینی بەس ینی کە ئەوانە ئەبینم لەبەر لە حزوری ئەوانە وەکو بڵێ خەجاڵەتی کێشم ئەوانە ئێساچن بۆ موچە خۆزگە بۆ خاک بچوونایە پێویستمان بەوانە نەبوو باشە من بە جەنابەت دەڵێم دوو-سێ مانگ لەمەوە پێش نەوت بە $60 بووە باشە $60 بووە ئێستاکێ بە $20 بۆ نمونە بەرە ئێستا بە پارەکەی بەغاوە ئەتوان موچە بدەن ئەگەر بۆیان بێ نیە ئەی باشە بە لە ساڵ 60 خۆیان بۆ نەیانتوانیەوە موچە بدەن پارە هەیە بەڵام پارە لای
کۆمپانیاکانی سایی حیزبەکانە. من هەمیشە لەم لێرە شەوتومە حکوومەتی هەرێمی کوردستانم شوباندووە بە سوپەرمارکێتێک لە تەنیشتی کوشتێکی بچووکە بێ. هەمیشە کوشکە بچووکە خاوەن کۆمپانیەکانی حیزب و ژێرسایی حیزب و دەسەڵاتدارانی نوخبە ناک دەسەر خەڵکە دیارەکان چکۆوانە نوخبە نین. هەمیشە هەوڵیان داوە لە ناوەڕۆکی ئەم سوپەرمارکێتە دەربێنن وردە سوپەرمارکێتەکە پوکاوەتەوە وردە ئەمە گەورە بووە. ئەخیرەن وای لێ هاتووە ئیسا چەند کۆمپانیایەک هەیە لە هەرێمی کوردستانە هەر هەمویان لە حکوومەت گەورەتر و دەوڵەمەندتر و دەسەڵاتدارترن و هەرچیشان بیوە ئەیکەن لە هەرێمی کوردستانە لە ڕووی قانونی و بەرامبەر بە خەڵک. بڵێ کۆمپانیەکانی حیزب و ژێرسایی حیزب و کەسانی نزیک لە حیزب. ئێستا لێرە بۆم لاسەلمێنێ بڵێم ئەمە هی کاک مەسرورە ئەمە کاک نێچیرە ئەمەی کاک قوباتە. ئێستا زۆربەی ئەوانەی کە پێشتر شۆڕژگێر بوون بوونە خاوەنی کۆمپانیا. ئەمە کێشەکە ئەلێرایە دوو چەمک هەیە شۆڕژگێری و سەرمایەداری. ئەم دوانە لە یەک جەستەوەی مرۆڤ جیان نابێتەوە. کاتێک ئەم دوانە لە جستەی مرۆڤ و لە مێشکی مرۆڤ کاتێکە بوون فەسادی ئەخلاقی و ئیداری و سیاسی و هەموو شتێ دروستەکەن. لە هەرێمی کوردستانە ئەمە ڕووی داوە. ئێستا بازار لەلایەن حیزب و کەسانی سەرمایەدارێک دەستڕۆژی ناو حیزب قۆڕق کراوە لە فرۆشتنی دەرمانتەوە، لە فرۆشتنی جگەرەتەوە، لە فرۆشتنی مەشروباتی ڕۆحیتەوە، لە فرۆشتنی نەوتەوە، لە باج و گومرگی سەر سنوورەکانەوە ئەو فحوسات و سکان و ئەوەی کەوا ئەکرێت لەسەر حدودەکانە کۆمەڵێ باج و ڕسوبات کە لەسەر حدودەکان لە دروستکردنی کۆمپانیای سکیوریتی بۆ هەموو شوێنەکان بۆ کۆمپانیا نەوتیەکان بۆ شوێنە گشتیەکان بۆ سیتیەکان بۆچی وای لێ هاتووە ئێستا حکوومەت خاوەنی هیچ نییە جگەل ئەو بوونچەی لە بەغداوە بۆی دێ زائدەن ئەو مقدارە مەملەغە کەمەشی هیچی بەدەستەوە نەماوە هیچی بەدەستەوە نەماوە تۆ سەرت بدە ئێستا کێوەکو لیژنەی مشتریاتی لاتۆ حکوومەت هەرێمی کوردستان پارێک لە بەغاوێنێ ئەو تەوزیعەکە ئەمە چ حکوومەتدارێکە حکوومەت مەفروض بوو ئێستاچی خۆی لە دەیان سەرچاوە پارێ بواتە لە سەدان سەرچاوە پارێ بواتە ئەم وڵاتە مڵکی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە زمینەیەوە یەکەم مستەفید لە هەر پرۆژێ لە هەرێمی کوردستانە حکوومەت و خەڵکی کوردستان بێ پێشەوەی سەرمایه‌دارکان ئێستاچێ سەرۆت و سامانی هەرێمی کوردستان دابش بووە بەسەر 20 کۆمپانیا لە هەرێمی کوردستانە خەڵکی کوردستان هەر هەمووی بەرەو چین هەژاری ئەڕات ئەو 20 کۆمپانیاش بەرەو مۆڵتی میلیاردێری ئەڕۆن ئەمە چێ دەرەنجام بکەی خۆی ئەمانە لەکوێ هێنایانە خاکی کوردستان هەوای کوردستان ژێرزەی کوردستان سەرزەی کوردستان کەس نەچووە لە دەرەوەی هەرێمی کوردستان پارە بێنێ خاکی کوردستان دراوە بە خەڵک فرۆشتوێتی ژێر خاکی کوردستان کە نەوتەکەیەتی لەگەڵ ئاوەکەی دراوە بە کۆمپانیاکان و فرۆشتوانە ئەم پاریان دەستەوە ئەو لە ساحەفەی داهات و ئەم پارەی نەوتەی کە چەند ساڵە دێتە هەرێمی کوردستانەوە ئێستا لای ئەوان کەڵەکە بووە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات دەرچوو من بێگومانم لەوەی حکوومەت سەپاری نییە چکە پارەی لای ئەو نییە پارەی لای ئەو کۆمپانیایە کە لە ژێر سایی حکوومەت و لە ژێر سایی حیزبەکانە دروست بووە. بەڵێ سوپاس دەکەم نیازخان کاتمان زۆر کەم ماوە بەس وەکو چارەسەر ئێستا بۆ دۆخی خەڵک لەو پەڕی خراپکیدایە موچەخۆر موچەی دواکەوە کاسبکار لە سەردەمی کۆرۆنا مەسەلەن هیچی پێ نەدا ئەی چارەسەر چێ بۆ خەڵکاژارەکە تاکەی خەڵک مەسەلەم ئازار و ناڕەحەتیەدا بێت. یەکەم شت ئەو پارە دزراوانی کە براونەتە دەرەوەی هەرێمی کوردستان بەرپرسان کاتی ئەوەیە بیهێننەوە. دووەم ئەو پارە زۆرەی کە لای بەرپرسە هەرە دەوڵەمەندەکانە پێویستە بیبەخشن بە خەڵک. سێم ئەو پارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناشەفافی وەکەوەی کە کاک عومەر باسی دەیکرد لە لای کۆمپانیاکان هەن بیگەڕێنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ناکرێت کۆمپانیا هەبێ کە هی حزبیە پارەی زۆر لە حکوومەت زیاتر بێ و ڕێژەی قازانجەکەی ئێمە لە ڕابردوو باسمان کردووە تێپێکی زۆر نۆرماڵ کە بە 500 یا 2000 لە بازار لە لای بەشێکی کۆمپانیاکان بە $5 حیساب کراوە سعرەکەی واتە چەند قات و پێویستە بەلایانی کەم حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بە تایبەت ڕۆڵی خۆی کارا بکاتەوە بانکەشی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان کا بۆ لێپرسینەوە ئەو پارە دزراوەی کە هەیە پێویستە بگەڕێتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دابش بکرێت بەسەر خەڵک و بازاڕی کار ئەو قۆرخکاریە کە کۆمپانیاکان کردویانە بە تایبەت کۆمپانیا حیزبەکان دەستبەرداری ئەوە بن بۆی پرۆژە مامناوەندەکان پرۆژە بچووکەکان بکەنەوە سەر پێی خۆیان بۆی هاوڵاتی بتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکات بە بەردەوامی ئەم قۆرخکاریە لەم کاتی کە هەرێمی کوردستان چەند ساڵی ڕابردوو تووشی قەیران بوو و ئێستا قەیرانەکەی زۆر لەسەر قورستر کەوتووە کۆمپانیاکان پێ ئەچێواز دێنن بە وازنەهێنانی ئەمە بەڕاستی ئەم کابینەی مەسرور بارزانی خۆی
ئەو بە سەرۆکی هەرێمەکە شێوە کە بێدەنگە و دەسەڵاتەکانی ئێستا سەرۆکی حکومەت بەکارێنێ بە دڵنیایی سقوط ئەکا بەشی چەند مانگێکی تر ناکات. سپاس دەکەم کاک عومەر زۆر بە کوتی خولەکێک لەبارەی دۆخەڵگەشتێکت بۆ ئەوەی ئەم وەزا باش بێ جارە سەرەتا جارێکە بە جەنابی کاک مەسعود بارزانی ئەڵێم تکای لە یەکەم بۆی کوردستان لەت نەبێ واز لەم جۆرە بابەتانە بێنێ واز لە هەڵگرتنی حەسانە و ئەوانە لە ئەندام پەرلەمانەکان بێنێ تۆ تاکیدم پەرلەمانە بێ بە دوو بەشەوە ئەمەش بۆ شخصەتی ئەوش خراپە ئەمە زانیاریە ئەمە زانیاریە بە دوو بەشەوە ئەمە پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی سۆران عومەر ئەبێ بە دوو بەشەوە و ناشتوان احتیمالی زۆر کەمە یەکە بتوان حەسانی لێوەرگرنەوە لەبەرەوە بەڕێی من گوزەشتەکە لای ئەو بێ باشتر خۆی بێتە بەردەمی پەرلەمان و بەراعەتی خۆی بدا کە لای ئێمە بلای ئێمە گومانمانەیەکە و بەریە نەبێ بەڵام بابێ خۆی بەوەرەقە هیچ نەبێ بەوەرەقە بەراعەتی خۆی بدا و بڵێ کاکە ئەو کۆپەرانە هی من نین ئەمە یەکەم دووەمیش من پێش ئەوەی بێم ئێستا لە درۆمیدا خوێنمەوە نزیکەی 500 ملیار دیناری حکوومەت لای بۆی ئەم وەزا چارەسەرکردن لای کۆمپانیەکانە منطقی تیانەیە تۆ چاوپۆشی لە 500 ملیار دیناری حکوومەت 751 ملیار ئەو درۆمیدا 500 بە ناو هێناوە بەڵام بە تەسەوری من 800 کەسرێ ملیارە ئێستا ئەو 800 بە نەقدی بوو ئێستا بە ڕەبحەوە بۆتە نزیکەی 200 ملیار 200 تریلیۆن لەبەرەوە زۆر بووە ئەوە چارەسەرێکی پێکرێت دووەم ئەم کۆمپانیانی کە باسم کرد و دەوڵەمەند بوون ئێستا بە فەرز بێ و بە قەرز بێ مەبلەغی پارەیان لێوەربگرێتەوە ئەو داهاتانێکی کە لە سنوورەکان هەیە لەو کۆمپانیانەی وەربگرنەوە حکوومەت ببێ بە حکوومەت خۆی داهاتی خۆی کۆ بکاتەوە مراجعەیەکی خۆی بکاتەوە ئەو وعدانەی کاک مەسعود بارزانی یای بە خەڵکی کوردستان لە کاتی پێشکەشتنی بەرنامەکە ئەوانە جێبەجێ بکە یەک پێم سەیرە لە مەسەلەی کۆرۆناوە لە ئێستاوە تا ئێستا نۆمانگە بە سەرۆکی حکوومەتە نە هەڵەبجەی دیوە نە سلێمانی دیوە نەهاتۆ دەی نەقمدا ڕاپەڕینی دیوە نەی شوێنێکی دیوە ناکرێت تۆ لە سەر کورسی خۆ دابنیشیت و تۆ سەرۆکی حکوومەتی وەرن تێکەڵی خەڵکن کاتی یەک ئەم قسەیەتەواکەم کاتی خۆی یەک بابەتم نووسی بووم بینینی خوا ئاسانترە لە بینینی بەڕێز مەسعود بارزانی لە خۆی لێی پرسی وتی بۆ وا دووتووە وتم ێ جەنابی کاک مەسعود خوا ئێمە جاری وای لە خوا شتێکە بین بگو خوای لێ لە بەرچاومان ئەڵێ خوای لە خەوا بەڵام جەناب بۆ تێکەڵی خەڵک نابی وتی ئێمە مەسەری هینمان لەسەر ڕاستی شکا خۆ لەوە حدودەوە ئێمە فلانە کەس و فلانە لایەن و فلان لایەن بەتەمان اختیارمان وتم پێم وت بەخوا بێ ئەم مەسرێتەوەکەم پێم وتم جەنابی کاک مەسعود ئێمە مەدنێ قەرزاری ئێوە وەرن و چاخانەی مچکۆ وەرنە چاخانەی شعب تێکەڵی خەڵک ببن کاکە گەورایەتی بەوەیە بێ تێکەڵی خەڵک ببی ئێستاش داوای لە هەمویانەکەم لە ئێستاوە دەست پێ بکەنەوە وەرنەوە سەر دێر لە ئێستاوە هەوڵێکی چاکسازی جدی بدەن بۆی خەڵکی کوردستان ئەوەندە بە تەنادر و تەقادر نەچێتەوە بۆ بەغا سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاک عومەر عنایەت نایب پیش پەرلەمانی کوردستان هەروە نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانە بخاتەمەنە